دیارە بەڕێوەبەرایەتی دارستان و پاوانی گەرمیان خاوەنی دوو نەمامگەی لە سنووری دارایی گەرمیان کە نەمامگەی دارستانی قەزای کەلار و هەروەها نەمامگەی دارستانی خەزاری کە فری کە ئەم دوو نەمامگەیە وەکو سەرچاوەیەکە بۆ سەوزکردنی گەرمیان و کە توانای بەرهەمهێنانیان لە ساڵانەیە 200,000 نەمامە لەم ساڵە سەر ڕێخەیرانی دارایی ئێمە توانیمانە ئەو ڕێژەیە کە پێشنیار کرابوو بەرهەمی بێنین و کە خۆشبەختانە ڕێکخراوەکان ڕویان تێکردوین و هەروە دامودەستگاکان توانیوان ئەسفادەی لێ بکەن و بۆیە خۆشبەختانە هەست دەکەین ئەو کەسانی کە ئیشمان بۆ کردوون بە ئیشەکانمان ئەزانن و خزمەتی دار و نەمامەکانەکەن و لە ڕاستیە لەبەرەوە ڕێژەکە زۆر نزم بووە پێشتر ئێمە ئێستا هەوڵی تەواوماندا و 200,000 نەمامی کە بەرهەمیێنین توانیمان لە سەرەتای دروستکردنی بەڕێوەبەرایەتەکەمانەوە کە بۆ حوتەمین ساڵەتی توانومانە ملیۆنێک و 500,000 نەمام تا ئێستا دابەش بکەین و ئەم ڕێژەیەشمان توانیوە لە ساڵ 2023 و گەیاندووەتە توانین بڵێن بۆ 7-8 ڕۆشتووە و بەردەوامی شەوین لە کارەکانمان سەر ڕایەوەی کە شارەوانەکانیش دەستێکی باڵایان هەبوو لە سەوزکردنی ناوچەکە و خزمەتکردنی ئێمە بەڵێ ئەم دارەکانی بەرهەمیێنین و دابەشیەکەین بەڵام ئەوە خزمەتکردن و چاودێریان لەسەر ئەوان